بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان وەک دەبینن ئەم جاریان ماشەڵە لە ناو باخی خورما و لیمۆ و مزرەمەنیەکانەوە لە گەرمیانی خۆشەویستەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستم. ئەم جاریان هاتوومە گوندێک لە دەڤەری گەرمیان بە ناوی ئەیسایی بەهۆی وایە ئینشاءڵڵا بەرنامەکە بە شێوەیەک بێت کە دڵی ئێوە خۆش بکە و هەروەها بە شێوەیەک بێت کە چاو و دڵتان ڕۆشن کاتەوە. السلام عليكم. شوني؟ خوش بياخو. باشي؟ عمني والله. باش السلامات بي. تو سيري شي كاميرا كاكا. بمباني زوبو تشيل ساوي. والله حيوان كاميرا دم. باشا. تو تمنت سنة؟ تمنى من 12 سالة. 12 سال. 12 سال وشوانية كيف؟ باشا. مرة كانت هموية ناسي؟ يعني ليه تيقناتي اگر مرة بجاب من لو جوالو او هنا دزاني بجماعة. باشا. دخويني؟ لپۆلی چەنی؟ ئیمساڵش ماشت. باشە. تۆ پێم بڵێ ئێستا دەریانەکەی کەی دان بێ کوێ؟ دەیان بوو شاخانە و جەواڵ و سەعات دێشیان تێرمە. کە هێناتنەوە ئاندۆشن؟ نەوەڵا شیریان نەماوە. شیریان نەماوە. بەرخمان زوو لێ ئەگرتنەوە. ئەی کوا بۆ گوێ درێژێک شتێکت پێ نییە بیبێ لەگەڵ خۆتا قەپێگر دەمەکانایتر بردمامە بە خاوانەکەی. قەپێ کرد. لەو منتیقەیەڵەن گازیە گرت. باشە. ئێستا بەریانە دەی دەبەریان دەبە قوربان. كاك عزيز جان السلام عليكم. شلوني قربان بريز يا اخويا بخير خوا خوتان بيا اخويا بخير من ست شاوم بخير بن يا تو بمباني زو عراقي كي باش تكردو بالي والله يتر ايش قوايا بي عراقي بوكي باشا ايشي ايو استا تشيا ايشي اما ايسا فلاحته باشا استا اما لناو بابلين ام زرعاته يعني وزن ماشا ونيا يا بالون لوبيا بكردكي لوبيا باشا ام لوبيا لكيو كردوتان ئێمە ئەم لۆبیا تقریبا لە 26 و دەست پێەکەن هەتا دەی حوت ئەوە دەست پێگا لە وەختانە. باشە. ئەی چێڵان و مەبەسم جوودکردن و چاندنی لە کێوە دەست پێەکە؟ تقریبا هەر 4 ڕۆژە پێش ئەوە هەر دەست پێەکەن حازریەکەن دوای ئەوەی تر ئەیچێنی. من مەبەست مانگ ینی ئەمە بە چەند مانگ یێتە بەرهەم؟ ئەمە تقریبا بە 2 مانگ تێتە بەرهەم. ماشاءله باشە حتمما کود و ئەو شتانەشی دێ باڵیا کوتی ئەوێ دەرمانی ئەوێ ئیتر داو دەرمانی زۆرەوێ. کاک عزیز با بزانین مەسروفاتی ئێوە بە زۆری ینی لە چیە؟ ینی ئەو جەنابەت باسی ئەوت کرد وازام کوتت ئەو دەرمان و کود و شتانەی کە هەیە گرانە. قەترە گرانە مەسەلەن ئیتر ئەوە عەمالەوە سوەندەیە و هەموو شتانە هەمووی مەسروفە. يعني تو ئێستا بە سیستەمی قەتراندن و ئەوانە ئاویاوەوانە ئێوەش حتمما ئەوەش مەسرەفە و هەمووی مەسرەفە هەر هەمووی مەسروفە بەڵێ. ئەی بەر و بازار لێی ڕازین ئایا ئەو خۆ ئەزانی چی ئەگەر ئەوەی کە ئەیکەیت لانی کەم جاری وای ئەگەر پارەکەش کەم بکە ئەگەر
خەڵک تالیبی بێ بە حماسەتەوە لێت بکڕن هەر خۆشە بەدەستەوە نەمێنێت بێگومان ئەگەر بازاڕی بێ هەر خۆشە بەڵام بەدەستەوە نەمێنێت وایە ئەگەر بازارمان بێ ئێمەش بۆ ئێمەش خۆشترە ئێوە ئەم لۆبیایە لە کوێ ساغەکەنەوە ئێمە سارەی مەسەرەن لە سلیمانیوتیان ئەیوەن لە دەربەنی خان و خەڵکی ئەیبات ئێوە لێی فرۆشن تا حتمما ئەمە هەموو بە کرێکارەکرێت تۆ ئێستا مەسەلەن منە بۆ خۆت بە تەنیا ناتوانانی دەرەخەت نایێت ئەبێ کرێکار بگری بۆ ئەوەی کە بێ کاتی ڕنین بەڵێ بێگومان ئەمە هەمووی کرێکارە هەمووی بە کرێکاری ئیشەکەن لێم باشە بابزان کاک عەزیز ئەمە ینی لۆبیا چکە ئێمە زۆر پێڵێن ماش زوو ئەڵەم ماش یەک جارە ڕندرێ هەفتانە ئەڕندرێ ئەبێ چۆن مامەڵی لەگەڵاکەی ئێمە لە هەفتەیەکا دوو جار ئەیڕنین لە هەفتەیەکە دوو جار بەڵێ سلام علیکم چۆنی دادەجان بەخێر بێ یاخوا براگە باشی قوربانە خوا ئیمانت باتێ بشکر باشی بەخێر بێن یاخوا سەر چاو یاخوا بەخێر بێن خەریکی لۆبیا چنینن بەرەوە بەڵێ باشە ئیشە تا چەند توزام لەگەڵ ئێوە گونجاوە لە مەبەسم ژنانە وەڵا ئیتر هێمە ژۆکو پیاوان یارمەتی پیاوانە دەین لەشتان ساخ بێ یاخوا ئێستا ئێوە بەیانیان لە سعات چەنەوەیەن بۆ میش لە سعات 5:05 تێین بۆیرە چای بەیانی تێنی ئەیراو ینی بە درێژای ڕۆژەکە هەتا ئێوارە ئیشەکەن نا تا دەوری سعات دە 11 ئاوە جا دوایی تەمان ئەمێرە زۆر گەرمە بێ بەتەچێت هینێشە هەڵمەکە لەوانێ نەتوانن ئەی وایە ئاسوودەن بە ئیشەکەەوە ئارە وەڵا زۆر بڕێزت خۆتانە یا بە کرێکاری دەیت وەڵی خۆمانەوین کریاکاری شەکەین و ئاوە ینی ئەلحەمدولیلا لانی کەم ئەوەندەی ئیشتیا کە ژنانش بتوانن چوزام کرێکاری لێ بکەن بەڵێ باش ئارە وەڵا خوانێ جاران هەنگوت ئافرەت هینترا ینی بۆ ئیشکردن و ئەوانە بەتابەتی بۆم جۆرە ئیشە بۆ بامێ بۆ لۆبیا بۆ ئەوانە چونکە ئەنی ئەوان هەڵسوکەوتی ناوماڵیان ئەوەیە ینی ئاسانتر بەدەستیانەوە دێ بۆ ئافرەتان باشترە ئای وایە ئیشی ماڵیش ئەتوانین بکەین و ئیشی دەشتیش دێخوای گەورە سەلامەتان یاخوا بەخێر بێن یاخوا سەرچاو کاک حاجی سەلام عەلەیکوم ئێستا بە تعبیری لا ئێوە ئێمە لەبان سیروانین بەڵێ عەلەیکم السلام وڕەحمەت الله یاخوا بەخێر بێن بەسەر چاومان بێن کەناڵی پەیام بۆ گوندەکەمان گوندی عیسایی یاخوا بەخێر بێن بەسەر چاو سپاس دەکەین باجارە ئێمە ئێستا لەسەر ڕووباری سیروانین با لەوە بپرسین بزانین ئەم ئاوا ماشەڵڵا هەر ئەم ساڵ ئاوا زۆر دێ یا هەر بەردەوام ئاوا بووە وەڵا ئیسە لەسەر سیروانین لە گوندی عیسایی ئەم ئاوە وەختەکانی فەرخەکە جاری وایە بەیانیان کەمترە زیاترە ئێواران کەمترە جاری وایە وەختەکان بە گوێرەی خوارە ئێستا لە بەغدا ئەگەر داوا بکەن زیاتر چونکمەمە تا دیالە هەمووی لەسەر ئەم ئاوەیە عنی هەر لە دەربەنی خان تا ئەگەیتە محافزەی دیالە بە کاملی لەسەر ئەم ئاوی سیروانەیە باشە ئێوە ئەرزێکی باشتان هەیە بۆ زەرعات ئەی بۆچی مەرەزە ناکەن یان ئێستا بۆ من ئەوە تا ئەوە هەمووی لۆبیایە بامەیە زرعاتێکی باشی لێکراوە بەزەوەی کە تێبینیەکرێ ئێوە ئەم ئاوەش لێتان نزیکە بۆ نەتانتوانیوە ئەم ناوە هەموو بکەن بە مەرەزە هەمووی سەوزکەن بەڵێ ئێمە بۆ سوودماوەەر نەگرتێ بۆ مەرەزە لەم ئاوی سیروانە مەشروع کراوە مەشروعەکە خراپ بوو ئێستا مەشروعەکە خراپە ئیسفادەی لێ ناکەین لەبەرەوە ئاوەکە ها لە چاڵیە عەرزەکانمان ها لە بەرزیە جاخۆکە حەجی ئێستا گەر هەرێکی غەتاسێکتان کردایەتە ئێرەوە ینی قەنەعەتم وایە ئەو دێریکی باشیە کرد غەتاسەکە وایە ئیسە غەتاسەکە ها لە ناوێ مەسەلە لۆبیەکان ئاوەدا ینی شووتی و لۆبیە ئەکرێت لەگەڵ بامیە لەیرە هەر بە قەترە ئەکرێت بە بنزین و بە بەگاز بە ئەو ماتۆڕانە ئیشەکات بەس خۆی ئەگەر تۆ گەرێت مەرەزە بە هین بە ماتۆر بێ بەڕاستی یا بە غەتاز بێ هینە بەردەوام ئاوی گەرەکە قوربان سلام علیکم عليكم السلام ورحمة الله يا خابر خير بس شاء ناوی خزمەتە محمد إبراهيم شنو
کاک محەممەد تۆ خۆ بە گەنج زانیا بە پیر بەگەنج ئافری دەست خۆش ئەمە شتێکی مهمە تۆ پێم بڵێ ئەم تراکتۆرە بە سایقی لەسەری یای خۆتە وەڵا لەخوا بەزیایی خۆمە ئەلحەمدولله تۆ پێم بڵێ وەخت هەیە تراکتۆر بە ئیش بێ یانی هیچ شێکی نەبێ بەڵێ کاتی کێڵان ئیشمان زۆرە بەڵام کاتی هاوین بەم فەسڵە ئیشی نییە هەستەکەم ئێستا تراکتۆر تۆزە ناجەورە ینی زۆر ڕزای سوگ نییە بەڵێ ئەم کاتە ئەرەوە لەو کاتا وایە بەڵام لە کاتی زستان خۆشە و ئیشەکەی ئەو فەسڵەیە بۆی ئەو کاتەش خۆشەویسترا باشە تۆ پێم بڵێ لەم گوندەی خۆتانە لە ئیسایی تراکتۆر چەند جۆریشی پێکرێت وڵایی هەموو جۆرە کشتتوکال زەوێ کشتتوکالەکان فەلاعەتەکان هەمووی بە تراکتۆرەک ئێستا ئالیات زۆر بووە هەمووی بووە بە تراکتۆر هەموو ئیشەکان بە تراکتۆرە ڕات بڕێمە ینی ئەتوانی لە باتی جاران جێرە هەبوو جێرەوە نیە ئێستا ئەتوانی شتێکی لێ ببەستی و ئیشی جێرەش بکە بەڵێ هەموو ئالاتێکی بۆ هاتوو ئێستا سپاس بۆخوا باشە تراکتۆر چەند جۆری چوزانم هەیە ئەڵێن ئەمە تورکیە هەیە ئەڵێن ئەمە ئێرانی ئێسامەی تۆ چ مارکەیەکە ئەمە من ئێرانی هەیتر هەیە تورکی هەیە ئێرانی هەیە ئەو وڵاتان لای خۆمان زۆر ئێرانیەکە و تورکیەکە مەڕوو باشە بەسەر چاو با پێڵاوەکانشم دانم با پێڵاوەکانم دانم سەلام عەلەیکوم ئەرە چۆنی شکر باشی کوڕنەوەڵا سەلووشێت بۆ ئەوە نییە پاکم نایشەڵا باشە ئیشەڵا باشە بی دوعای خێرە بۆکەین ئیشەڵا باشە بی خی گەورە شیفا بۆ بنێری قوربانم خۆشیە تۆ پێم بڵێ قسەیەکی کوردەواری ئەڵێ هەتا خۆم کوڕبم بە بانانەوە بەرتلیانەدا و ئەسوورانەوە تۆ پێم بڵێ دنیات زۆر باش بینیوە تۆ من نەرێوەڵا فرەم بینیە تۆ پێم بڵێ لە ئیسایی لەدایک بوو یا لە شوێنی ترەوە هاتووی بۆیە لەدایک بووم چۆن بوو هاتوویتە ئێرە ئەی بۆ شوم کراتمەیرە زۆر باش بانوورە شوم کراتمەیرە مامان تجافوی ناتین ئەوێ لەوێ 2 ساڵە لێومە شوم کردو باشە مادام جاافوی جاف گەرمیان و کوێستانیان کردووە بابزانم بەبیری دێکە گەرمیان و کوێستانتان کردووە ئەرێ بەخوا 2 ساڵ دایکم شوی کرۆ مامەیەکمان بردینیان 2 ساڵ لە شارە زورین لە کێلەسفی ئەوە ئاسە دێژن سیروان باشە ینی ئێوە لێرەوە کۆسان نەکرد بۆ ئەوێ ئەوەرەوەڵا کۆسماکە بووی لە بانی پێواز خسمانە کوناومان بردووە بۆ بانی پێواز لە چەمەڕەشۆ ئەوتان بە کۆڵە برد کۆڵەوە گورێز بردومانە تا ئەوێ لەوێ چایەکمان خۆنێشتمان نەکرد بەشی چاوونانی بکرای بیخوارە پیاژ تۆ پێم بڵە بزانم ئەو کۆچ و کۆچبارە ئێستر و ئەسپ و ماین و گاو ئەوان گاشتان بارەکە ماڭەشمان بارەکەم بناومان نیاوە بانی و جامێ ماسمان بۆ تێوڵێ خوا و بانم ماڭە و ماین یعنی مانگاتان کورتانە کرد جناک و بارمان لیۆنیا خورج تۆ پێم لە خورجمانە نیا بانی و مناشمان ناوباڵی باشە ئەی مناڵەکەتان ناخسە خورجەکەەوە نا قاچی ماخسە خورجەوە خۆی چتیە خوا لە بانۆش ماسووت باشە ئەوە لە تەمەنی چەند ساڵی و ئاوە ئەیتوانی خۆی بگرێ بەسەر وڵاخەوە 4 مانگ و 3 مانگ ئەوە هیچ باشە حاجی تۆ پێم بڵێ ئەی ئەو کاتە ژیانتان لە ناو چیا بوو لە ناو ڕەشماڵا بوو لە ناو خانووە دەوار هاتاشە ئەوێ دەوار و تا هاتیونە بۆ گەرمیان پایزەر دەوار باشە ئەو دەوارە ئێوە لە چی دروستانە کرد لەموو لەموو خۆش ماما کرد ئەمانە کوتامان بۆی باڵمان بڕیا باشە لە پێشە ئەتان ڕێسا ینی بەتەشی بە شانە و دارشیمانە کرۆ هەڵمان پێچامان ڕێسا هاماکرێت دەوار 4 ژن 2 پێدا و 2 ژێ کوتاوە هێن و هاپک باشە ئەی هەرمووتان بەکارێنە بۆ ڕەشماڵ ئەو مۆ لە بەرەوەی کە بارانشی لێدا هیچی لێ ناهات کەمێ ڕێیە کرد بەست باشەوە ئەتان کوتا بۆی کە خوناوەکەی نێتە ناوە خەڵکی 2 ژن حتا ئێوارە ئاوا مان کوتاکاکیت بوو پکیان ناو تۆ پێم بڵێ ئاگرتان لە ناو دەوارەکە کردەوە تۆ پێم بڵێ چی خوشتان بۆ دروستە کرد بۆ جوانی ناوەی من هەزار چیخم دروست کرێ ڕەشیش و ئاسمان پێچیش و چەرمەڵەش بۆ دەوار ئەی ژنی ئەو کاتە زۆر ئازابوون جاروە بخۆیان
باریان بارە کرد مەسەرەن لە گوێ درێژەوە هەتاکو ئێستر و مەبەستم قاتر و ئەوانە بوو من خۆم هێسرێک و ئاسکێکشم بوو بۆ خۆم سواریەوم گەڕیام و دەشتانە دوای هاتم ماڵم خاص کرد و ئەمە ڕووی ینی ئاسکیش پشتێگر بۆەوەی کە نەوەڵا هەر بسکەلەیەک و ژاو منش کەمە باوش دنکێم بۆ دایکی جیاوانکێم هاوردووە تر ئەسپێکشم بوو بە خۆم فێری ئاژەڵم پۆم بزیێکم مەگەتە سەر و شیرەکەی خوا ئەم کۆنا ئاژەڵەکە تا هات ئاسفەکەشم داوە 5 دینار ئاسکەشم داوە 5 دینارە وەخت ئەی تۆ پێم بڵێ ژیانی ئەو وەختە خۆشتر بوو یا ئێستا بەخوا وەختە ڕەحم بوو ئەو وەختە ئامەشە بوو ئیسا حیج نییە ئێستا کەس بەزەیە و کەسە نای میم کە ئێوە ئەو کاتە ئاژەڵداریتانە کرد کە ئەوە بە دوایە کەوتن بۆ جۆستان و گەرمیانەکەتان هەرێ وڵا بەراک هەرمێتان ڕاگریا بزن و ئەوانش بەزنیش و مێ و وڵاخ و گشتی و باشە بە زۆری چەند مانگ لە کوێستانەکانەمانەوە پاییزە هاتین و پاییزە هاوتراتین و ئاوا سەرمای بکایتە هاتین و ئەو کاتە ئیسایی ئاوەدان بوو ئێسایی بەڵێ مەبەستمەوەی ئەو کاتە ئایرێژ ئاوان و خۆشیش و باشە میم کە لەگەڵ ئاژەڵداریە ئێوە فریاوە ناکەوتن زرعات بکەن مەسەلەم خەلە و خەرمانتان نەبوو کرد چۆن خەلە خەرمانە کریا ینی ئێوە سەپانیتان کردووە مەرەزەش سەپانی چییە مەبەسم هینە ینی فەلاحەت فەلاحەت مەرەزە لەم چەما ئەی خواردن ئەو کاتە بە زۆری چی هەبوو خواردن هەموو چت بوو وەختی برنجماوە دنگە کوتا بۆ جەژن و لە ئەوی جەوەڵانە تۆ پێم بڵێ میم کە دڵتانە هات بۆ خۆتان حیوان سەر بڕن و بیکەون بە قاورمە و هەڵیگرن و حیوان سەرم وڕیا ئەکراوە کایوانی هینە کرا هیزە ئاکرێ هیزە ئەوەی دەرە هاوڕ کرد برنج حیوان زۆر سرە بڕیا باشە ئەی کوندەتان چۆن دروستە کرد کونەت خوا باسی مەکەمە ئەمەە مەینەتە دڵای ڕاستەکەی چونکە ئەوەنە قرس تۆ وەرە بە کونە ئاوە بێنەوە مناڵی پێ بشۆ حەو ڕۆژ پێسەکەمان خۆشە کرد دوایی جەوتمان بۆ کوڵامان کرد تاڵ و جەوت مانگی ماخسە جەوت وە نۆرە کونە ئەو سامان و ئاومان تێ کرد دایم ئاوەکەش زەرد کاک بەدی ئێستا ئێمە لە ناو باخەکەی جەنابتەین یەکێک لەو شتانەی کە بینین لە ناو باخەکەیە ئەلحەمدوللیلا کۆمەڵک دارخورمایە بابزانین ئەم دارخورمایانە جەنابەت بۆ خۆت ناشتوتن یاخود باخێکە جەنابەت کڕیوتە یاخودی باو باپیرانتە چۆن ئەم باخە چ دەستێکی توی تیا بووە سەرەتا بە خێرەتدانەکەم سوپاس دەکەین بەخێر بن بەسەر چاو هەر لە ئەساسا خۆم باخەکەم چاندووە بەڵێ کەواتە چۆن بیرت لەوە کردوتۆ کە خورما لێ بچێنی سەرەتا شارەزاییم نەبوو تقریبا 6 ساڵێک پرتەقاڵم ناشت بوو پرتەقاڵەکە بە هاوین گەرمای سووتان بە زووسانیش سەرما هەرەی سووتان کەواتە دارخورماکان هۆکاری ناشتنیان ئەوە بووە کە سێبەر بۆ مزرەمانیەکان بکەن سەرەتا وا بوو بەڵام لە کۆتایی خورماکە نجاحەتی زیاترەوە تا پرتەقاڵەکە باشە ئەم دارخورمانەی کە ئێوە لێرە چاندوتانە چونکە ئەیسایی بەراورد بە لای خانەقین و ئەوانە ینی ئەندازێک لاوانێ فێنکتر بێ لەوێ مەبەسم ئەوەیە چ جۆرە خورمایەک بە خەڵکی ئێرەیە ینی بۆ ئەوەی کە ئایا هەموو خورمایەکە بێت یاخود ئەو جۆرەی کە بۆ ئێرە ئەبێ بێ جۆرێکی تایبەت بێ خورما فەرقی نییە هەرچی بنێژیە بێت باشە کەواتە ئێستا با بپرسیم بزانین باخەکەی جەنابەت چەند جۆر خورمایەتایە 6 جۆری تایە چی و چین زەهدیە خەساویە خەزراویە پەنجەبووکە گوێزیە دارێکشی تایە لە بینی عەجۆی مەدینا و
خورمایەکی ترە من لێم تێک چوە شارەزاییم لەسەری نییە تا ئیسە کەسێکی وانە بۆ ساقی کاتەوە بەمزام چییە باشە کام جۆران زۆرترە مێنێتەوە زەهدیەکە باشە خورما لە گوندی ئیسایی کەی پێگا لە کۆتایی مانگینۆ ئانی دەچێتە ناومانجی دەوە زەهدیەکە بەڵام حالیان خەستاوی و خەزراوەکان پێگەیشتون باشە کاک حەجی ئەوەی کە لە ژێر دارخورماکانە ناشتوتە ئەوە مەبەسم ئەوەیە لیمۆیە پرتەقاڵە لالەنجە چییە؟ سەرەتا من پرتەقاڵم ناشت بوو لەگەڵ لالەنگیە لە دوای ئەوە خوورماکەم بە سێبەری ناشت هەمووی پرتەقاڵ و لالەنگیە باشە کاک حەجی بابزانین چەندێک هینی دەوێت ینی سەرافەتی کردنی دەوێت چەندێک خزمەتکردنی دەوێت دارخورما وڵی دارخورما زۆر دارێکی ببەرەکەتە مەسرفیشی نییە بەڵام مەسرفی پرتەقاڵ و لالەنگی و ئەمانە ئەتوانم بڵێم کەس لەم وڵاتە ئەسفادەی لێ ناکە ڕاست دارە سێبەرەکە خوورماکەیە بۆ سێبەر ناشتوان بەڵام بەرهەمی ئەو چاکترە باشە با بزانین دارخورما لەگەڵ ئاوا چۆنە بزانین زۆر تاالبی ئاوایە با بڵێن تۆ ئاوی ڕووباری سیروانی بۆ بەکارێنی چ جۆرە ئاوێکی بۆ بەکارێنین تاالبی ئاوی زۆرە خورما خۆی ئەگەر ئاوی زیاتر دەی بەرەکەی چاکترە بێ بەڵام مخاومەی بێ ئاوی شکات ڕاست ماشەڵڵی وەکو حشتر وایە بەڵێ دارێکی بیابانە خورما خۆی لەو دەشت و سەحراوانە بووە وەختی خۆی لەوە ئەتوانم بڵێم هەر ئاوی نەبووە باشە کاوادی با بزانین تۆ هەر لەگەڵ باخە مەشغوڵی یاخود ئاژەڵداریەک ئیشێکی دیکە من سەرەتا خەریکی حیوانداری بووم بەڵام من باخەر بۆ خۆشی ژیان دروستم کرد بەڵێ کەواتە ینی سەرۆکارە لەگەڵ ئاژەڵی شایە باشە با بزانین بۆ ئەم ناوچە گەرمیانە چ جۆرە ئاژەڵێک زۆر باشە وڵی خۆی مەڕی کوردی و مەڕی عەربی لێرە هەردووکیان هەر جاحەتی باشە ناوردە باشە ینی بەمەسمەوەی بۆ سکوزا چۆن ینی چ جۆرە حیوانێک باشە بە گوێرەی خزمەتە هەر شتێک خزمەتی بکەی نەتیجەی باشترە باشە بەبزانم کاگوادی لێرە حیوان ڕاگردن ئاژەڵ ڕاگرتن بە تایبەتی مێ کە خزمەتی زۆرتری دەوێت ئەم دەشت و دەرە بەشی ئەوە لەوە ڕوو ئەوەی هەیە کە ئینسان پشتی پێ بەستە یاخود دەبێ وەکوڵە کاوجو و تفاقی بیتێ وڵی کاکە ئێستا خەڵگوکو قەدیم نییە تۆ لە دیەکی وەکو ئەم جای ئەمە هەمووی 20 ماڵی تیا بووە ئێستا 100 ماڵی ماشەڵڵا دەرفەت کەمتر بووە هەم زیاتر خەڵک احتیمامی داتە فەلاعەت کێڵگەکان زیاترە مەرعەکان کەمترە باش حیوانداری تۆ ناڕەحەت ناڕەحەتە ئەیکەواتە حیواندار ئەتوانێت چی بکە یانی ئەتوانێت دوورکەوێتەوە لە هەندێک شوێن حیوانەکان دوورەخەنەوە لە دەیەکە جاری وایە چنە کوێستانێک گەچنە منتقەیەکی دیکە یا لێر هەر لە دەوروبەری گوندەکە بڵێن ڕایگرن و بە خێویەکەن و زیاتر ئاڵفوشت هینی بۆکردن عالیکی بۆکردن وڵی ئێمە دوور ناکەوینەوە هەر بە گوێرەی توانای خۆمان لێرە بەخێوەکەی باش کاگوادی حوزە ماسی و ئەوانشم لە حوشەکەی جەنابتانە بینی ئایا ئێرە بۆ حوزی ماسیش گونجاوە مامەسازانیشی هەموو شتێک تەجربەیە ئێمە ئیسە منم باخەکە کردومە هیچ تەجربەیەکم لەسەری نەبووە بەس نەجاحەتی هێناوە بەڵێ ئێستا هەر کەسێک پرسم کە ئەڵێم باخ مەکە بۆ باخ هینە شتێکی دوورخایەنە لەوە چێ من کردومە خۆم استفادەی لێ نەکەم بۆ مناڵم بێت ڕاستە مەسرفیشی زۆرە و بێت زۆریش مەشغوڵی پێوە بەڵێ باخیش ئەگەر ئاوەکەی جاری نەبوو مەسرفەکەی زۆرە باشە کاگوادی دیسان جارش کە من زۆر خەفەت لەو ئاوی سیروانە خۆم ئاوا ئاڕاتە خوارەوە و نازم هەست دەکەم بۆ ئێوە زۆر سوود بەخش نییە وڵی جاران سوود بەخش و بەڵام ئێستا ئێمە جاران ئەم ئەرزانە هەمووی لەم چەماهی ئێمە بووە بەڵێ تاوەکو بەدەست ئێمەوە مەشروعمان بۆ هاورد لە بەرز و مەشروعمان بۆ هاورد ئەم هەموو ئەرزانە کشی بەراو بوو ئێستا هەمووی دێمیە ڕاست لە 1970 بوو سلاماتە سەر حکوم هەمووی عەرزەکان لێ مەسەلەن تۆزیعی کرد بەسەر فەلاحە تر لەوەوە عەرزەکان دەیم بوونەوە ئێستا ئەوەی بیری نەبێ ئاوی نییە با پرسیارەوەش بکەم ئەرزەکان بۆ مزرەمەنی چۆنن لێرە وڵی خراپ نییە
خراپ نییە ناوەڵی سە من پرتەقاڵم هەیەوەسە بەبەرچوی خۆتانوێ بەری هەیە بەڵام تامی جیاوازە تامی جیاواز چۆن ئەڵێ جاران من پرتەقاڵی باخۆ بە وای. پرتەقاڵی ئێمە لە ئێوان خۆشترە ڕاستە فەرموو دەیخوای گەورە بەرەکەتداریکە ئینشاءڵڵا سپاست بەخێر دەکەین بن، دەست بەسەر خۆش چاو. بە لا حەمەجان سەلام عەلەیکم عليكم السلام ورحمة الله وبركاته. لا حەما حەزەکەم ئەزانم ئێوە جافدار بوون ینی جافیش لە شوێنێک نیشتەجێ نەبوون کۆچ و کۆچبار و ئەوانە بوون تۆ پێم بڵێ جارە با باسی ئەو بکەین وەختی خۆی ئێستا هەمووی خانووی کۆنکرێتە بەس خانووی وەختی خۆی چۆن بوو خانجي قربو خانجي قر خشتي قر معنا بري بقر أما كذا خانجو باني ما بنيجو بدال أقلتو أو مالبو سەریشتان خۆڵەبانەکە خلبان معنا كردو إيتي قربان وسلبان يكريو تواو باش ئەگەر دڵۆپە بەهاتە دڵۆپە والله دلوپا بو بلام كم بو خلق باش خاصية كد أوين نختي عيبنا ليه جوايا تكينيك دلوپا نبو دلوپاشي بوايا إيتي هم قرية دابانيا زۆر چاکە وەکو ئێستاش سارەوشە زۆر نەبوو ئەی تۆ ئێوە کۆچ و کۆچبار بن و سێمان بچن بۆ هەر جارێ بۆ شوێنێک و ئەی بەچی وەسائلتانە گواستەوە وسائلمان عيب نوێ ماین بوو هێسر بوو گا بوو گای وڵاخ عیب نوێ گوێرێژ بوو ئەمانە باشە ئەڵەن جاف تەنانەت گاشان بارەکە حتا بیلاتەژی مانگاش بارەکریە ڕەشبەشتان نەکرد وڵاخە ڕەشوە نوێکریە بەس عیب نەیە ماین و هێسر و گوێرێژ ئەمانە ڕەشوەکریە ماین و هێسر ڕەشوەکریە زۆر جار ماینیان ڕاگرت بۆ سکوزاش ینی ڕاستەکەی جوانویە بوو ئەوە تقریبان ئەوە لەو هەموو کەسیش ڕای ناگرت بەڵام ئەوەی کە خاوەن کەسایەتی و ئەوانە بووە کەمێ دەسەڵاتی بواە ئەوەی ڕاگیرەکەوا بوو ینی زیاتر پشتیان بەو هێنانە بەس بۆی کە وڵاخانەی کە بوویان بەکو حیوانەتەوە خاوانیان نەکرد خزمەتیان نەکرد ماڵەکەیان پێ بارە کرد و ئەیان گوواستۆ ئەیان باریان پێ بوو بۆ ئاش بۆ گەنم هەردن ئەمانە ئیتی ئیش و کاریان بۆ سیارەوا بوو باشە لالۆ حەمە ئەزانی ئێوە لێرە بۆ شارە زۆر دوورە بەسە نەگەر تەنانەت چوو بن بۆ کۆستان کردبێ بۆش باشە کەلێ بە ئەو بۆ لای پێنجێن و لە ناوخوان ڕەت بووی چۆن ئەلێرەوە ئەکەوتنە ڕێگا و بە چە نەگەشتنەوێ خۆبانی سەر بە کۆچ نییە بارەکەیت خۆناخۆنیم ڕۆ بادمانەکەی ئەچین لە باوەنت ئەما خست ئەو ڕۆژە ئەو شەو ڕۆژە ئەمای تۆ شەو ڕۆژی دوایین لێ هەم بازەکە ئەچی دەبانی پیاواز ئابم شێوە ئەگەیە لە شارە زوو لە شارە زووی هەر دەرەچوو ئەو شێوە ئەگەر بڕایی بۆ کوێستان هەر ئەوە کۆچ و ڕۆژە بەس هینتان هەبوو با بڵێن هەوارتان هەبوو شوێنێکی دیاریکراوتان هەبوو وڵا ئەوەی بۆ ئەو وڵاتە بڕایە شوێن دیاری نەوەی تر لە ئەو وڵاتە گشتی چۆڵ و ئەم ئاو وەسیلەهینە نەبوو وڵات چۆڵ و کوێستان ئیتر حیواندار بۆ خۆی ئەی خست لەو شوێنانە لە بنی دارێکە لە شوێنێکی ئەوەنە عەزی بەس و حیوانەکەی لەوە ڕاندووەدە و باریەکە ڕۆی وا هەستەکەم ئەو کاتە خەڵکیش لەگەڵ ئەو کەسانێک کە ئاوەکو ئێوە کۆچ و کۆچباریان نەکرد خەڵک لەگەڵا ناباش بوو مەسەلەن بۆن منە شوێنیان پێدان ڕێگانەدان کە لە ناوچەکانیانەوە بڕۆن هاتانە تۆی بین لەم ڕێ شارە زۆر و پێنجێن ئەمەە عیبیان نەوە بەخوا ئەم هەموو جافە هاڵونی وە شاتری و ئەمەڵە وە گڵاڵی وە ئەیتە ئەم تایفانە هەمووی کۆچبەر وە گۆران نشین کەم بووە خوا نەکات دڵی کەسیان نەیەشان مەگەر یەکێ خوا نەخواست کەڕێتێت نەفامێک ئەنا خراو نەبووە گشتی باشوە لەگەڵمانە بازم لالۆ حەمە ئەی ژن و ژنخوازی و ئەوانەتان چۆن نەکرێت خۆ ئێوە ماشەڵڵا دائمە مەشغوڵی ئیشی ئاژەڵداری و ئەوانەوەکەم ئێمە من ئەخر لە 57 من لە دانیشتم زمانێکی زۆرە وانە لێرا ژن و ژنخوازمان ئەو قەومانە تەواو کردووە بەڵام لەوە پێشی هەر بووە ئیسە من دایکم لە هەڵەوجەنریا مەخسە ئەو ئینانە ژن و ژوان بووە ئیسە قەومان هەیە لە شارە زوور کەسایەتمان هەیە لێژنی هاڵو ناتەسو بەنە ئێمە لالۆ حەمە ئێستا هەر دوو بەیانین بلامەنە کەرێب خۆی ڕۆنەکەرێب خۆی ئەڵێن بەخوا جەڵدە لێت هەیە بەس ئەو کاتە تۆ پێم بڵێ ئێوە خواردندان چی بوو وڵاهی خواردنمان کەرێ بوو دۆی نەبوو کەشک بوو شیر بوو هەمووی بەرهەمی حیوان و لە بازارە چتێنەوە بیسێنی مەگەر لباسێ بۆ خۆی بوو سندایە و خۆرما ئەسنیا خۆرما و شەکەر و چایی ئەمانەیشە
ئیتر برنج ئەوە نەکەم و برنج خەڵون بابای برنج نەبوو ئەمانە بوو نارۆ حەمە بابزانین ئەی سیلەی ڕەحم و خزمەتی تۆ زۆر مەشغوڵی ئەو ئاژەڵداریە بی چۆن ئەچوو بۆ پرسەیەک بۆ سەرخۆشیەک بۆ سەرێ لە خزمێک بی سەر بۆکەم ئەیستا ئەوە کە حیواندار وایە یا مناڵی خۆی یا شوانی بوو حاڵێوی بە یەکۆ بەخوا لە جێیوا بووە بە ئەم جێ حوشە چوار ماڵی وەکەوە عیبنێ گورێستەکانیان ئاوە یەکەوە لە یەک عاجز نەبوون قەومی یەکووە کەسی یەکووە بەینیان خۆش وە مڵکایەتی نەبووە بابزانم ئەو کاتە لەژێر ئەو دەوار و ڕەشماڵ و هینە دیوەخان هەبوو میوان ڕووی تێەکرد دەوار بوو دوو دەوار بوو یەکێکیان سووک و بچووک و ئەما بۆ کوێستان هەر ئاتۆزە تا سیارەکە ئەوە نەبوو ئەوە بچووک و هاوێنەیان پێوت زستانە گەورە بوو تقریبا ئەسوو بۆ ئەو بەرە لایەکیان بڕەدا بۆ حیوانەتەکە زنجیشیانە کرد بە نەیجە ئەمانیشە بوو ئیتر نیوانەکەی ئەم جاریش ئیتر ئەوەی حیوانی زۆر بەجایە مەڕ کەمەکریا ماڵ هەر لە دەشتیان لەساند مەڕی زۆر ئاوەدان بێ ئیسایی ناو چییە؟ مەروە چێ ناوی ناویت؟ دایک باشە ناوەکە پێ خۆشە؟ باشە ئەگە گەورە بوو ناوەکە ناگۆڕی؟ ئەی چوویتە مەکتەب؟ لە پۆلی چەندی؟ بۆ 5 دەرەچم ئافرین بۆ تۆ ئافرین ئەی تۆ ناو چییە؟ بینە تۆ چ ناوی ناویت؟ باوکم ئافرین پێت خۆشە ناوت بینایە؟ بینایانی چی؟ بینایی چاو ئافرین شتە بینێ ینی تۆ بینەرێکی باشی وایە؟ بینەری کەناڵەکەی ئێمەش بە باشە؟ باش ئافرین بۆ تۆ ئەی تۆ لە مەکتەبی؟ لە پۆلی چەندی؟ بۆ 6 دەرەچم ئافرین بۆ تۆ ئەی تۆش وەرە بابزانم تۆ ئافرین تۆ زۆر عیار دیاری چۆنی؟ باش ناوە چییە؟ پەروە چوویتە مەکتەب؟ ئافرین لە چەندی؟ دوو ئافرین لە دووی ئەی ئەم دادە بچووکە وەرە ناوە چییە؟ یەکتان زۆر جوانیت ئەو چاوانت چەند جوانە کوڵمەکانت جوانە قژەکانت جوانە ئافرین بۆ تۆ ئادی تۆش وەرە بازم تۆ ناو چییە؟ لیا تۆ ماڵتان لە لادەیە لە شارە؟ لە باوەنور شارە وایە لە باوەنور ڕەفیقت هەیە؟ ناویان چییە؟ یەکیان ناوی نور و سەرینا و ئاتینە تۆ کامیانە زۆر خۆشەوێ؟ هەموویان فەرقانە جوان لێوە هەموویان خۆشەیە وەکیەک ئافرین بۆ تۆ ئەی تۆ وەرە بابزانم ناو چییە؟ دیدەن ئەڵڵا زۆر خۆشە دیدەنەوە ئێرەت بەچی وای لاتووە؟ ئەوە براکەم چڕنگی لێدا ئەمە چڕنگی لێدا ئادێ وەرە بزان بۆ چڕن و کلیاوە وەرە بۆ شەڕ کرد ئەی بۆ چڕن و کلیا بۆ چڕن و کل لە دادەدا بۆ چڕن و کلیا لێن نەیە؟ هەر بۆ خۆی وای لاو؟ هاوتاڵە لە منی شیاوە تۆ شەڕانیت؟ حەزت لە شەڕە؟ شەڕ لەگەڵ کەسی گەورەکەیت؟ مۆسەلەن بۆ منە لەگەڵ منە شەڕەکەیت لەگەڵ حەمەدا دە باشە ئەی لەگەڵ منە شەڕەکەیت؟ لە شەڕ ناکەم باشە ئەی بابزانم چێ شتێکمان بۆڵێ دەی بازانین بەخێر بێن وەرن ها هینتان ئێمە ها شتی خۆشم پێیە یاڵا دەی ئافرین تۆ شەڕانیت؟ دوانی شەڵگرێ ناوێنین دیز بڵێن چووکە شەڕانیە وایە؟ دەی ئافرین بۆ تۆ وەرن دەی ئافرین وەرە وەتا ئەو بە خۆت هەڵگرە بە خۆت دەی وەرە شەڕانیەوە بوو دەی هیچ کەسیشمان بۆڵێ چوزانم سوورەتێک قورئان سرودێک چیمان بۆڵێن من شعرێکتان بۆ بڵێم ئەڵێ باران دەبارێ کەم دای لە بوو کە شوشەکەم
باران بە ڕێژنە بەربوو بووکە شوشەکەم تەڕ بوو لەبەر باران و تەڕی بووکە شوشەکەم ئەگری ئەبێ دەست و بەر بکەم جلی تازەی لە بەرکەم وایە ئەوەی نەخۆش نەکەوێ ئایچۆن دەی ئێوە بزانام چێ شتێکم بۆڵێ دەی نایزانن بەس هێنا بەس ڕویان نایە باشە با سەلامێ لە بینەرام بکەین دیاڵە بەیەکەوە دەی ئاوە تا بەیەکیشەوە با بڵین ئاوەدان بێ ئیسایی دیاڵە یەک دوو سێ ئاوەدان بێ ئیسایی بەڵ خۆشەویستان ئێمە لە گوندی ئیسایی لە بەرنامەی ئاوەدان بێ بەردەوامین ئێستا هاتووینە خزمەت لالۆ مەجید کاک مەجید لە ماڵی ئەو وەروەها لە حوشەکەی ئەوان لەناو لەسەر چیمەن و بن ئەو شاتوو شەوا بزانم وانە شاتووە هاانێ پێڵەن گاتوو هێنە پێڵەن شاتوو کاک مەجید جان سەلام علیکم سلام و رحمة الله یاخوا بەخێر بن بەسەر سرم بەسەر چاوماتن سپاس دەکەین کاک مەجید ئەزانم ئێستا لەوانەیە زۆرینەی کات لە ماڵ بی بەس پێم بڵێ لەم دەیەیە تۆ وەختی خۆی چیت کردووە ئیش و کار و شت بە چیوە مەشغوڵ بوو هەر لە مێرمنداڵی و کاتی لاوی و کاتی مەسەرم بوون بکبی بە سەحەبی ماڵ و مناڵ و وڵا هەر بە فەلاحەت هەر فەلاحەتمان کردووە ئێمە کە ئەڵێن فەلاحەت زراعاتی لەگەڵان نیە ینی زیاتر وشکەدانە ینی گەنمە جۆیە نۆکە نیسکە نازام ئەلم بابەتان کردووە تر شامیمان کردووە و تەماتەمان کردووە و بامێمان کردووە و ئەمانیشمانە کردەوە ئیتر فەلاحەت وشکەدانیشمان کردووە وشکەدان با بزانم تۆ وەختی خۆی خەرمانتان هەبووە ئیشتان بە خەرمانە کرد بەڵێەوە خەرمان کردومان ئەو کاتە بیلاتەژی بە وڵاخە هاتەوە و شەن بە شەنە کریا و جگە لەوەی کە بەدەستە دوورایەوە مەڵەوە کرا و کێشا کرا بۆ سەر خەرمان و بەڵێ هەمووی وە دەستە کریا و درەوە کریا و ئەگریا مەڵۆ و مڵۆکە گلێرە کریاوە و ئیتر بە کەر و ڕشکە بیلاتەژی هاتەبان خەرمانەکە و لێ گێرەیانە کرد و ئەیان کوتا و شەنیانە کرد و کەروبار وە هۆڕیانەوە دۆ ماڵەوە زۆر باشە بابزانام ئەلم منتیقەیە زیاتر ڕشکەی یەکسەری بەکارێنرایەوەی کە ئەنوشتایەوە بەسەر وڵاخە وڵی هەر ڕشکە ئەیان کردە ڕشکە و ئەیاندا من وڵاخە بیلاتەوی زەلامی ئەیگرت و هاو دۆ سەر خەرمان بەڵێ زۆر باشە ئەی ئێوە جێرەتان چۆن نەکرد جێرە وڵایتر گێرە بیلاتەژی وە کەر و وڵاخە کریا و تورەکەیانە کردە سەری وڵاخانە و لەبەرەوە نەیخوا و گێرەیانە کرد و ئاوا بوو لالۆ مەجید دەزانی چی جاران یەکێک لە موسیبەتەکان لە کێشەکان ئەوە بوو جاری واه بوو بانە بوو باشەن چیتان نەکرد ئەو کاتە وەڵی لە خەرمانە بوو وەختی وا بوو هەفتەیە دە ڕۆژ 20 ڕۆژ لە خەرمانە ئەمەوە ئەگەر شەماڵ ناتایە شەنیان نەکرد ئەوە ئەزانین کە نازام لەم منتیقێش باوە یاننا لە زۆر شوێن کادێن هەبوو بۆی کاکەی هەڵگری بەڵام ئەی خۆ گەنم لێرە زۆرەکرا گەنمتان لە چی هەڵەگرت وەڵا لە چاڵە بەڵێ چاڵمان بووە کەند و بیلاتەژی کامانە کردە چواردەوری و هەڵەگیری ئەیتە تا ساڵی دوایین هەڵەگیریەوە کامەجی باسیکی خزم ژن و ژنخوازی و خزمەتی و سلەی ڕەحمی ئەو کاتەمان بۆ بکە بابزانین سلەی ڕەحم بە قووەت بوو بەهێز بوو بەڵێەوە قەوەت بووی سەکێ ڕەحم نەماوە سیلەی ڕەحم کورتی کردووە نەماوە ئێوە چۆن سەردانی یەکترتانە کرد چۆن بە تەنگیەکەوە ئاهاتن بەسەرم ئەم دیانەی دەوروبەر چۆن سەرخۆشیتانە کرد چۆن ئەچوونە تەعزیە یەکتری وەڵایتر ئەو کاتە بە پێ بوو لەیرەوە شوین مەسەلە بۆ دیەکەیتر هەروە پێ ئەڕۆیشتن و ئاوها بووی ترم سیارە نەبوو بیلاتەژی هەروە پێ ئەچوین لەم دیەکە بۆ دیەکە بۆ تەعزیە بۆ سەرخۆشی بۆ دێنی هەر بە پێ بوو خەڵکە ڕۆیشتی کەم ئەڕۆی وە سواری ماینوهین ئەگەر زەلام و دوو زەلام وایە وا بوو ناوە کۆمەڵ هەروە پێ ڕۆی خەڵک باشە ئێوە هەر جافداری ینی گوندەکە با بڵێن ئەیسایی هەر جافداری لێبوو یاخود خەڵکی تریشی لێبوو کە نیشتە جێ بوو وەختی خۆی لەیرە هەر نیشتە جێش بووە لەیرە بەڵێ هەر لە تیر و عشیرەتەکانی تر وەڵا لە هەموو تیرەکانی تیا بووە باشە با بزانین ئەگەر باسێکی ئەوە بکەین ئەم دیانێکی ئێستا دراوسێتانن لە دەوروبەرتانن هەر ئەو کاتەش ئەمان هەبوون ئەم دیانە هەبوو هەمویان بووە
بەڵێ دەیەکان بێ زەحمەت ئەگەر پێمان بڵێ بزانین چێ دراوسێتانن وەڵا دراوسی ئەمە ڕنیالی خان دراوسێمان و ئەمە زەمانگە دراوسێمان و ئەمە چاڵە ڕەش دراوسێمانە بەزەم چاڵە ڕەشە نەبووە وەک بیرەوەری من هاتووە ئەوانیا کردەسۆ باشە تۆ ئەگەر بەبیری خۆت ئەگەر جافداریتان کرد بێ گەرمان و کوێستانتان کرد بێ دوورترین شوێن کە ڕۆشتون کوێ بووە وەڵی هەتا شارە زۆر ڕۆیشتین ئەرە وەڵا تا شارە زۆر ڕۆیشتین هەتاکو و مەسەلا گردە نازیە و تەپە گۆڵاوی و ئەو مەتیقانە ڕۆیشتی وە بیرەوەری من باش ئەو کاتە خزمەتیتان نەکرد مەسەلەن ژن و خوازیتان نەکرد کە ئاوە ئەڕۆشتن بۆ منتیقەی شارە زۆر جاری وایە مەسەن ئەچێک ژنی هێنابێت کەنیشکی بەشودا بێ لەوێ ئەوانە هەبوو بەڵێ بووە هەر بووە خەومایەتی و خزمایەتی لە هەرکوێ خزم و بووە داوای ژنیا لێکری هەر ژنی داپیان و ژنی لێ خواستن ئێستا دەیەکە دەوری چەند ماڵە بێ وەڵی لەوە شوێ نەوەت ماڵی بێ بانی نەوەت باشە شکر ئاوادانە ینی بە گەنج و پیر و ژن و مناڵەوە حەز لێراکەن و ئێران پێ خۆشە بەڵێ پێیان خۆش ئەرەوەڵا ئەیرای تر خۆتە زانی ئینسان لە شی شوێنەکە لە دایک بوو ئەوە وەتەنە ئەرەوەڵا پێم بڵێ بە هیچ مەشغوڵە بی ئێستا ینی هیچ ئیشێکەیە کە تۆ مەشغوڵکە وەڵی سەنە وەڵای پەکەم کەوتە ناتوانم بڕە ئیشکەم بەسی تروە کرێکار هەر لەم بەردەما زەرع و مەرعەکەم و ئەڕبم سەیری لێدەم و دەوتەوە ئەوانەی کە فەلاحەتیان کردووە کە فەلاحەتی ناکەن ینی زۆریان پێ ناخۆشە تۆش بزانم ئەلەوانەی کە ناتوانم دانیشم ئەنی چوون فێر بووم هەر حەز لە زەرعەکەم تەمان ئێمە میوانین وانە بەخێر بێنیا خۆ سەر سەر چاومان تەمان میوانیش بەخۆی ینی دڵڕاگررتنی بەتابەتی لای ئێوە کە الحەمدولا خەڵکی ئەشار و ئەوانن دڵڕاگررتنی میوانیش ینی زەرورە وایە باڵێ وایە قسەیەکی جوانەوە جا من ئەمە مەدان سازیەکەم بۆەوەی کە ئیشەڵات تۆ شتێکمان پێشکەشکەی سۆزێک شتێکمان بۆ بکەیت وەڵی تر منیش لە گوێرەی توانە پس بەخوا چەند پارچەیە هۆرەتان پێشکەشەکەم بەخۆشی ئەوەی کە ئێوە هاتین بۆ گوندەکەمان و گوندی عیسایی و ناو عشرەتەکەمان عشرەتی عیسایی ئەمەی کە تۆ پێشکەشمانەکەی هەر هۆرەی جافی بە گشتیە یاخود تایبەتە بە ئەم منتیقەیە وەڵا ئەمە هەر هۆرەی جافی تایبەتە بە منتیقەی گەرمیان زیاتر بە منتیقەی گەرمیان بسم الله شۆڕاوەی باران براگە خوا دایداوە قەورە زانیە دڵ سۆزێ براکەم گڵ بدا لێ دەورە ئەی خوا من واومە بیاوە گرە بیاگەمی دەکەم براکەم بەبیای لە ڕێوە دەزمەوە لە زەمەوە کەسەکەم گشتیانم زەمە خوا تازە زەمیەترێ کەسەکەم کەفتیەوەی لام تۆ بێوە سەرینم
باش بکۆشین خوا دەنگی تۆ خۆشترێ کەسە یاتا یاسین خوێن دەست خۆش بێ کاک محەممەد بابزانم ئەم مەوزوعی وەرەیە تۆ ئاوا لە خەڵکی ترەوە فێر بووی یا هەر بۆ خۆت حەزت لێ بۆ جۆ گرتو و فێر بووی وەڵی خۆم هەر وەکو خۆم حەزم لێ بوو بەڵامێکە ئیتر گوێم لە خەڵکی تریش گرتووە لەوە فێر بووم هۆرە چڕنی جوازانم ینی چکە زۆر هینکردن لەسەر قوڕ و ینی زەخل لە قورگەکەی وازانم تۆزە زەحمەت زەحمەتە زەخ لە قورگەکە دیم جار شەرمێکی لەناو شەرمێکیشی هاتی ئەوە هەناسەیش ئەرەوەڵا هەناسە وەرگنی تۆزێ ئەوەیش تەنگە فەس دەکات کاک مەجید جان سەلام عەلیکم. عەلەیکە سەلام سەر چاوەکەم یاخوا بەخێر بی. سوپاس دەکەین کاک مەجید تۆ چەند ساڵ لە ئەنجومەنی گوندی عیسایی؟ وەڵا قورمانگیان من لە زمانەی حکوومەتە 84 فۆزاتێ کردیا ئەوە هاتن هەڵبژاردنێکیان بۆ کردی لە مزگەوتە ئەو زمانە من بوومە ئەنجومەن هەڵبژێریان و دوایی ئیتر ئەوە لێرە دیەکەمان ڕمیا ڕووینە سمود و ئەنجومەن نەما دووبارە نەوەتویە گەڕایەوە دووبارە مۆسو ئەنجومەن تا ئیستە کەواتە لەش ساغ بێ تۆ کەواتە زۆر ئەنجومەنی ئێرە بووی باشە گوندەکەتان بۆ ئەنجومەن هیلاکەرە خەڵکەکەی هیلاک دەکەن وەڵانە وڵا لە خوازەکەشمان قەومیەکین کێشەیەکشمان بێ خۆمە حەلیەکە نیشەڵان ناکەوێتە مشکلی خراوی تێ ناکەوی تۆ بەوەی کە هەم لە قەزای کەلارەوە نزیکی هەم لە ناحی باوە نورەوە نزیکی لە بینی هەردووکانە تا چەندە مەکار ئاسانیە بۆ عیسایی کە ئەگەر ئیش و کارێک هەبێت وەڵا ئیش و کارێک بێ لە خوازە ئێمە وەکو شار وایە نزیکە ئێمە ئیمجایش سەر بە باوانور نیین مامۆسا ئێمە هەر سەر بە کەلاری بەڵێ باشە تۆ پێم بڵێ ئەو جادەیە کە هاتووە بە جادەیەکی دووسایت بە ناو دەیەکە هاتووە دەیەکی کردو بە دوو بەشەوە تا چەند چوزانم کاراسانیە کێشەیە چیە وەڵی عیبی نییە بەس تۆزە جادەی سەریع بۆ زەلام و بەلام ئەمەرە وەرگە ئەوێ ناڕەخەتە ئەنا خۆجادەکە تا بێژی خۆشە بۆ ئێمە ئێسێمە ئەچین بۆ باوانور بۆ کەلار دووسایی دەیدی کێشەمان نەماوە بابزانم ئەو لەگەڵ ئەو گوندانەی کە هاوسنوورن کێشەی زەوی و زار و سنوور و نێوان و ئەم شتانەتان خوازە هیچمان نییە ئەوان تێنە ملیە مایە مەم سەعادیانەکە نیمە قەت ناچینە مل ئەوانە ئارە وەڵا زۆر باشە کەواتە تۆ ئەندازەیەک سەر ڕاحەتە شکر لەوەی کە خزمەکان هەموو هاوکارن گشتی چاکە گشت هەمومان خزم یەکین کێژێکیش بێ من زەلامی چی هاوکاری مەکە باشە ئەو مەشروعات و شت چیتان هەیە و شتان بۆ کراوە وەڵام مەشروعێکی ئەومان بۆ کردیا ساڵی خەڵی سفادەی لە کردووە ئەوەی تر ئیسەن نەماوە خراپ بووە بەڵێ بۆ زەرعاتیم چەمەوە بۆ بەراو قوتابخانە و خەستەخانەوانە هەمومانەیە لە خوازێ قوتابخانەمانەیە خەسەخانەمانەیە ئاوی باشمان بۆ ڕاکشیا دوو ئاو بۆ دیەکە کاک باهێری جان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه. کاک باهیر گوندەکەتان پێ گوترا عیسایی عشیرەتەکەشتان پێ گوترا عیسایی ئەمە چۆنە ینی ئەگەر بۆمان باسکەی قوربان بەنسبەت ئەم گوندەوە هەر بە ناوی عشرەتەکەمانەوە هاتووە ئەم عشرەتەی ئێمە کوڕی پیاوێک بووە لە بنەچەیە کە ئیسای ناو بووە ئیتر لە جافداریا بوون کاتی خۆی و دوای جافداریش هاتوون ئەم دییان ئاوادان کردێتەوە دیەکی تریشمانەیە بە ناوی یارەمەند کاتی خۆی ئەویش هەر ئاوادان کراوەوە ئێستش هەر ئیسایی تایە ئەم دوودیە ئەم بەتایبەتی ئەم ئیساییە لە ساڵی 1930 ئاوادانە ینی پێشتر ڕەنگە جافداریەکە گەرمیان و کوێستان بوو بێ بەس ئەو کاتە نیشتەجێ بوو بنوە ئەو کاتە کە خەڵ گەرمیانی کوێستانی کردە هاتوون دانیشتین وەکو کۆچی زووسانە لێرە دانیشتین زستانەکەیان لێرا بەسەر بردیە ئیتر کە بەهار هاتووە بۆ لە وەرخۆری ڕۆیشتون بۆ کوێستانەکان و ژیانیان دوێ بەسەر بردیە بابزانم چەندێک خەڵکی ئێوە ئەوانەی تەمان ئیسایی ئێستا دەیەکی گەورەیە بەزانم بەشێکتان لە شارەکان دەشتەجێن بەس ئەگەر پێویست بێت چەندێک ئەو عشیرەت ئەوەی پێگوترێ عشیرەتداری چەندێک
واتان لێکا کە بە تەنگیەکەوە بن ئەگەر ئیش و کارێکە بێت لە ئیسایی بێنەوە بۆ ئێرە هەمووتان بێ گرتووی ئیشەکە بکەن. ئێمە ساڵەهای ساڵە کە ئەم عشرەتە خۆمان ناسیوەتەوە بە بیرەوەری من کە ماوەریدی 63 تا ئیسا لەخوا بەزیارە تەباین و لە هەموو خۆشی و ناخۆشیێکێکە بەشدارین بەبێ جیاوازی ببێ ئەوە ئەمە کێ ئۆکێ ئەو شتانە نییە ناومانە هەمومان خۆشەویستی یەکین و یەکمان خۆشەوێ و خەڵکێکین هیچ ئەلحەمدولیلا مەشاکلێکمان نییە و خۆی جاران عشیرەت یەک کێشەی هەبوو مەسەلەن ئەوێ ژن و ژنخوازی لە ناو خۆیان بکە ئافرەتی نەڕوا بۆ عشیرەتێکی تر بۆ بنەماڵەیەکی تر بۆ قەبیلەیەکی تر اینجا ئافرەت نهێنن لە قەبیلەیەکی تر ئێستا ئەم حاڵەتە هەیە ئەبینرێ دەلای ئێمە ئەو حاڵەتە نەبینرا و لە بیرەوەری منی شاهر نەبووە چونکە ئێمە تێکەڵین لەگەڵ هەموو قەومەکانە چی بە جاف و چی دەرەوەی جافیش ژنمان داوە پیان و ژنمان لێ خواستون و زۆر ئاسایی بۆ بەلامانە و چونکە خەڵکەکە لە شوێنێکین تا حەدی ئاسی ڕۆشنبیری باشترە ئێرا وەکو خێڵێک نیین وەکو ئەوەی کا تێکەڵیبان لەگەڵ خەڵکە زۆرە لەشتان ساغ بێ و سپاسانەکەن سپاسە بەخۆر یەکشتم هەیە بەڵێ شعرێکم نووسیە بۆ گوندەکەم حەزەکەم بۆتان بخوێنمەوە گوندەکەم لەلا جوانە ئێرە بۆ من نیشتیمانە هەموو خەڵکەکەیم خۆش ئەوێ بێ جیاوازی لێرە و لەوێ حەز ئەەکەم ئەوانی شوابن لەگەڵ یەک وەکو برابن بەڵکو ڕووسوری لای خوابن من خزمەکاری گشتیانم خۆم بە بچووکیان ئەسان کاک حاجیجان سەلام عەلەیکوم ئێمە سوپاست دەکەین سوپاس بۆ جەنابەت و سوپاس بۆ ئەو میوانداری کە لە ئێمەت کرد نانۆنمەکمان کردیت و سوپاست دەکەین و ئەمڕۆ لە نزیکەوە لە گوندی ئیسایی لە خزمەت جەنابتا بووین زۆر خۆشحاڵ بووم خوای گەورە مۆفەقت کە ئینشاءڵڵا پێم خۆشە پرسیارەوە بکەین کە ئەم عشیرەتی ئیسایی ئێوە یاخود ئەم نازانم ئەم تیرە لە جاف مێژوەکەتان بۆ کەیە گەڕێتەوە یاخود مێژوەکەتان لە مێژووی زانراوی ئێوە لە چ کەسایەتێکەوە دەست پێکە بەڵێ یەکەم جار بە ناوی خوای گەورە میهرەبان بە خێر بێن بەسەر چاومان خۆشحاڵین بە هاتنتان زۆر سپاستانەکەین سپاسی کەناڵی پەیامەکەین ئەو برایانە لە پشتی کامیرەوە زۆر سپاسیانەکەین یاخوا بە خێر بێن بەسەر چاومان مەمنونین عشرەتی ئیسایی وەکو عشرەتێ کە وەکو تیرەکان تیرەیەکی تقریبا 85 تیرەیەک سەر بە عشرەتی جافە ئێمەش تیرێکی سەرەکین لە جاف عشرەتەکەیشمان عیساییە یعنی باپیرەی ئێمە عیسایە ئەیتر لە وەکو گوندەکەیشمان گوندی عیسایی پێشتر قولەمەلای ناو بووە قولەمەلا بووە ئیتر دواتر گۆڕیانە ئەوانەی لە ئێمە گەورەترن پێشینەی ئێمن گۆڕیانە بە عیسایی ئیسا گوندی عیسایە گوندی عیساییش سەر بە قەزای کەلارە بابزانم کاک حاجی ئەحمەد تۆ چۆنە بەم گەنجەیە ینی ئەوەت قبول کردو کە سەرۆکی عشیرەت بیانی بەلای بەڕێزی یاخوا بە خێر بێن مەسلەی برا گەورەی یا خزمەتکاریە بەڕاستی ئەمە ئەرکە من مامە حاجی مەجیم خوا لێی خۆش بێ لەگەڵ مردووی هەمومانە پێشتر برا گەورە و دەمسپی بووە لەم گوندا ناو قەوم و عشرەتەکەمانە قەومەکەیش تقریبا ئەوە 2 ساڵ پێش بڕیاریاندا بە زۆرینەی قەوم بڕیاریدا کە من وەکو براگەورەیەکیان وەکو خزمەتکارێکیان خزمەتیان بکەم ئیتر وەکو ئەرکەکە دایانە من ناو سپاردیانە منیش قبوڵم کرد باشە کاک حاجی ینی ئەو کەسایەتی کە ئێستا بێنەکەی لە پشت ئێمەوە دیارە بینەرانەی بێنن ئەوە ئەبێتە چی تۆ مەسەلەن بۆ منە چەند پشت لە تۆ دوورە یاخود با بڵێن بۆ ئەو بۆ بە ڕەمزی عشرەتەکە بەڵێ ئەوە مامەمە مامەت کەواتە زۆر دوور نییە زۆر دوور نییە مامە حاجی مەجیمە مامەم 2 خێزانی بووە یەک کچی بووە ئەمری خۆیان کردێ خۆیشی لە 1982 ئەویش بەڕووداوی هاتوچۆ گیانی لە دەستداوە خاڵی خۆش ئیتر یعنی مناڵ لە شوێنی نەماوە
ئێمە جارێککە سوپاس دەکەین یاخوا بەخێر بێن سەر چاوم خۆشحاڵ بووین هەزدارن ئەزیز. سوپاس دەکەین یاخوا بەخێر بێن سەر چاوم. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە دیوەخانەکەی زۆر بەڕێز و خۆشەویست کاک حاجی ئەحمەد کە ئێستا سەرۆکی عەشیرەتی عیساییشە لە گوندی عیساییەوە ماڵەواییتان لێکەین و تاکو بە یەکگەشتنوێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.